سڵاوتان لەبێ ئەندامیشی ئەنجومەنی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاندووایەوەی حیزبەکەیان هەڵوێستی خۆی لەبارەی پرۆژەی دەستوور یەکلایی کردەوە و پشتگیری داواکانی هەموارکردنەوەی دەکات. پارتی دیموکراتی کوردستان لە بەردەم سێ بژاردەدایە. ئەو ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە ناوی نەهێنراوە بە ڕۆژنامەی شەرق ئەوسەتی ڕاگەیاندووە. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا پشتیوانی داواکانی گەڕانەوەی دەستوور بۆ پەرلەمان و هەموارکردنەوەی بکات بە مەرجیەوەی گۆڕانکاریەکان تەوافقی لەسەر بکرێت. کۆردیناسیۆنی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک ڕایگەیان لە ئەنجامی پێکدادانێکدا لە نێوان هێزەکانی گەریلادا لەگەڵ پاسدارانی کۆماری ئیسلامیێران دوو کەسی سەر بە کۆماری ئیسلامیان کوشتووە کە یەکێکیان سەرۆک جاش بووە. سایتی فەرمی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک بڵاوی کردەوە لە ڕۆژی 19 مانگ لە ناو جاندارانی سەردەشت پاسدارانی کۆماری ئیسلامیێران ئۆپەراسیۆنێکیان لە دژی گەریلاکانی پژاک ئەنجام داوە و لە ئەنجامدا دوو کەس کە کاریان بۆ ئێران دەکرد کوژراون و چەند کەسێکیش بریندار بوون. بەڕێوەبەرەتی ئاسایشی سلێمانی سزادانی سێ کەسی ڕاگەیان کە تۆمەتبارن بە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەوەشبەرەکانەوە و لەلایەن دادگای تاوانەکانی سلێمانیەوە بە سزای زیندانیکردن و سزای دارایی جیاواز سزا دراون. لە ڕاگەیاندراوێکدا ئاسایشی سلێمانی ئەوەشی ئاشکرا کردووە یەکێک لە تۆمەتبارەکان کە خەڵکی قەزای سەید سادقە و تەمەنی 25 ساڵە بە زیندانیکردنی 15 ساڵ و سزای مادی بە بڕی 450,000 دینار لە ڕۆژی 21/5 سزا دراوە. بڕیاردەری پەرلەمانی عێراق ڕایگەیان بە مەبەستی گفتوگۆکردن لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم سەبارەت بە قەیرانی سیاسی و ئەمنی عێراق ئەمڕۆ وفدێک لە لیستی متحیدون بە سەرۆکایەتی و سام نوجەیفی گەیشتاریمی کوردستان محەممەد خالیدی ڕایگەیان وەفدەکە کە جگە لە نوجەیفی و خودی خۆی هەر یەک لە سەلمان جومەیلی و ئەحمەد مەساری و سەلیم جەبوری لە خۆ دەگرێت و بەنیازە لەگەڵ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ژمارەیەک بەرپرسی تری وەک بەرەم ساڵح و کۆسرەت ڕەسوڵ کۆ ببێتەوە. سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراق ئاشکرای کرد ئەمڕۆ دوو بۆمبی چێنراو لە باکووری خۆراوەی شاری بەغداد تەقینەوە و بەهۆیانەوە لانی کەم 22 کەس کوژران و بریندار بوون. سەرچاوەکە بە ماڵپەڕی مەداپرسی ڕاگەیاندووە دوو بۆمبەکە لە نزیک بازارێکی ملی ناوچەی حوڕیەت تەقیوەتەوە بەهۆیانەوە 4 کەس کوژران و 18 کەسی دیکەش بریندار بوون کە برینی هەندێکیان سەختە. وتیشی زیانی زۆریش بەر ئۆتۆمبیل و ژمارەیەک دوکان کەوتووە و بەهۆی توندی تەقینەوەکانی شەواگەری زیادبوونی ژماری قوربانەکان لە ئارادایە. حکوومەتی عێراق ئاشکرای کرد کە ئەو ڕەپارەی ئامادەیە کە بڕیارە بە پێی گرێبەستێک لەگەڵ ئەمریکا ژمارەیەک فڕۆکەی جۆری F-16 پێ بکردێت. عەلی عەلاق ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران ڕایگەیان هەندێک لە پێداویستی تایبەت بە پڕچەکردنی هێزانەکانی عێراق بەڕێوەیە بۆ عێراق و ئێستا چاوەڕێی ڕادەستکردنین. هەر شاد و ئاسوودە.